کوردستان تاکە داهات کە ئێستا دەستی دەکەوێت لە فرۆشتنی نەوتەکەیەتی بۆ داهاتە تەنیا دەتوانێت بەشێک لە موچەی فەرمانبەرانی پێدابیم بکات. هەرێمی کوردستان جگە لە نەوت لە یێدەجی غازیش تاوڵەی دەوڵەمەندە، ئەگەرچی چەند جارێکیش هەوڵدراوە غازی کوردستان هەناردەی دەرەوە بکرێت، بەڵام تا ئێستا ئەوە نەکراوە. گرنگە غازی ئەم وڵاتە بۆ نافرۆشرێ، گرنگە دەواازیتر بۆ نەوت بۆ نادۆزرێتەوە. ئەمانە کۆمەڵی هەنگاون حکوومەتی هەرێمی کوردستان لەبەر ئەوەی لە ڕابردوو گەندەڵی زۆری تێدا بۆ کەواتە ئێستا ئەتوانی بە ئاسانی هەندێک هەنگاوی چاکسازی هەیە. وەزارەتی سامانە سروشتیەکان لە 26 ئابی ساڵی 2013 لە ماڵپەڕی فەرمی وەزارەتەکەی ڕایگەیاندووە بە هاتنی ساڵی 2016 چاوەڕوان دەکرێت بڕێشی گەورەی غاز بۆی هێڵی بۆ ڕیهەناردەکردنەوە بە هەرێمی کوردستان تێپەڕ بێت، غازی کوردستانیش لەو ڕێگەیەوە هەناردە بکرێت، بەڵام تا ئێستا ئەوە بوونی نییە. ئەو غازش کاتی خۆی کێشەی هەبوو، تووشی دۆڕانێک بوو حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەو کۆمپانیای داناغاز و ئەوانە دەنگوزی هەر ئەو کێشانە مابێت بڕە پارەیان نەدابێت، ئەوانیش ئامادە نەبن بفرۆشن. ئێمە پێویستمان بەوە هەیە چ لە غاز چ لە نەوتی هەرێمی کوردستان بەشێک بۆ ئەجیالی داهاتوو خەزم بکەین. مەرج نییە هەموو سامانی سەرزەوی و ژێرزەوی کوردستان ئێستا بفرۆشرێت و بچێتە باخەڵی چەند کەسێکەوانێ. هەرێمی کوردستان بڕی 200 تریلیۆن پێسێزای یەدەچی غازی سروشتی هەیە کە بریتە لە سەدا سێی تێکرای یەدەچی جیهان، کە وەک وەزارەتی سامانە سروشتیەکان دەڵێت سیاسەتی ئێمە بە پلەی یەکەم پڕکردنەوەی پێویستی ناوخۆیە بۆ وزەی کارەبا و بەکارهێنانە پیشەسازیەکان، ئینجا هەناردەکردنی غاز بۆ دەرەوەی هەرێمی کوردستان. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.